خوێندنی من وەک هەموو کەسێکی کە لە سەرەتایی و ناوەندی و دواناوەندیم لە سلێمانی تەواو کردووە و دواتر لە کۆلێژی ئادابی زانکۆی بەغدا بەشی فەلسەفەم خوێندووە ساڵی 89 تەواوم کردو تەخەرڕجم کردووە. هەڵبژاردننی بەشی فەلسەفە ڕاستەکەی یەکەم هەڵبژاردەی خۆم بوو کاتی ئەو کاتە ئێمە و کاتە ساڵی 85 و پێشتریش بابزام هەروە بووە ئەوایە 50 شوێن دیاری بکەیت کە فۆرمەکەت پڕەکردەوە من یەکەم اختیاری خۆمی کەم هەڵبژاردەی خۆم خوێندی فەلسەفە بوو لەبەرەوەی پێشتر من هەر لە ناوەندیەوە پێشتر خولای خوێندنەوە بووم بەڵام کتێب لە بەردەستانە بوو نەمەزانی مناڵ بووم کتێب لە ماڵی ئێمە نەبوو غێری کتێبی قوتابخانە لە ناوەندیەوە من خولای خوێندنەوە بووم و دەسەمایە کتێبی دەرەوەی خوێندن و زۆر بە گەرمی و زۆر بە چێژ و بە پەرۆشیەوە ئەم خوێندەوە و دواتر لە دواناوەندیە کتێبی فەلسەفیشمە خوێندەوە و عەرەبیەکەشم باش بوو زوو فێری عەرەبی بوو. لەبەر ئەو هۆیانە خۆم هەڵم بژار کە بەشی فەلسەفە بخوێنم و هەتاکو ئیستا شەر من بەردەوام لە خوێندنی فەلسەفە و هەموو بابەتێکی تریش زیاتر لەو تەمەنەیە لەبەر ئەو تەمەنێکی هێرزەکاری و مڕایقەوە زیاتر حەزم بەو شتانەیە کە هەست ئەجوڵێنن شعر لە سەرەتاوە شعر و چیرۆک شعر بابەتی بسووک بابەتێک کە بەخۆتی تیابینیتەوە بە حکمی تەمەنەکە دواتر بابەتی ترکە ئەچوومە کتێبخانە کتێب بکڕم سیرمەکە چ کتێبێ سەرنجی ڕابکێشامایە هەوڵمەدا بیکڕم و هەر زوو خولیای خوێندنەوەی بەشی زیاتر کتێبی فەلسەفی و کتێبی بواری علم النفس و ئەوانە بووم ینی دراساتە ئینسانیەکان و لە پاڵیشە کتێبی ئەدەبی هیچ ڕێگریەک نەبوو من باوکەم بەڕەحمەت بێ خوێنەواری نەبوو شادەی نەبوو بەڵام زۆر هاانێ داین کە بخوێنین ئەوت هەتا ئێوە بخوێنن من مەصرفتانەکەم و هەقی هیچ شتێکتان نەوێ بەس ئێوە زیاتر لەگەڵ ئەوە بن کە بخوێن و شادەی باشتان هەبێ لە پاڵیشە کە من ئەم خوێندەوە زۆری پێخۆش بوو نەک ڕێگر بێ هەر زۆری پێخۆش بوو زۆر جار کە مەسەڵەن ئەو من لە پارەی خەرجی خۆم کۆ کردەوە کتێبم پێکڕی هەنێ جار کتێبەکە گران بوو خەرجەکەی من بەشی ناکرد یاخو کتێبی ترم پێکڕی بوو پێم وت باوکە یان پێویستم بە پارەیە بۆ ئەوی کە ئەو کتێبە بکڕم مەسەن ئەو کاتە کتێبێک بە 7 دینار بووە زۆر بوو بە 6 دینار بووە زۆر بوو کەم کتێب هەبوو کە ئەوە نەبێ پارەکەی جاری وا بوویتر من خەرجیم پێ نامە پارەی ئەدامێ بۆ ئەوە سەرباری ئەوەی خۆمیانی وەکو مەبەستم پارەکردم بەستم هاندانەکەیە زۆری پێخۆش بوو تەنانەت لە سەرەتاوە هێشتا نەچوو بوو مەزانکۆ کتێبخانەی بۆ کڕیم بۆ ماڵەوە بۆ کتێبەکانم کۆمەڵە کتێبم هەبوو ڕاست بوو زۆر نەبوو بەڵام لە دۆڵابەکەی خۆماجێی نابەوە کتێبخانەی بۆ کڕیم و یان لەو سەردەمایە باوکم کتێبخانە بکڕێ بۆ کەسێک کچێک ئەو کاتە زۆر هاانی خوێندنەوەی کژنادرا زۆر بوو بەنسبەت کۆمەلگا ئەو کاتە کۆمەلگا حەقێکی نەبوو بەسەر کەسێکەوە کە بخوێنێتەوە من چواردەورەکەی خۆمەهانیان نەدام کە بخوێنمەوە و زۆریشان پێخۆش بوو بەڵام هاوڕێم هەبوو لە زانکۆش بووین کە کتێبەکمایە بخوێنێتەوە لەسەر ئافرەت بووی خۆی بناسی خۆی لە چی دروست بووە لە هەموو ڕێیەکەوە مەزە تۆ لە سەرەتاوە خۆت بناسی دراسێکی خۆ بکەیت ئەمدایم و بخوێنەرەوە ینی باشە کە ئەی بردەوە بۆ ماڵاوی لە ژێر فەرش و شتای شارمەوە بەدزی ئەوانە و شەوانەی خوێنمەوەی خەمەژێ فەرشەوە بووی کە نەزان چکە ڕێگەیان پێ نایە کە لە زانکۆش بووین خەڵکێکی هینیش بوون خوێنەواریش بوون بەڵام خۆشببختانە من وانە بووم بە پێچوانەوە تۆ بەپێی قۆناغەکانی ژیانی پێویستیەکان ئەگۆڕێت تۆ لە سەرەتاوە لەکوێ تۆ 14 ساڵ بیت حەز بێ چی بخوێنیتەوە لەکوێ دواتر 20 ساڵ بیت چی بخوێنیتەوە دواتر من کە چوومە بەشی فەلسەفە بەڕاستی ئەو دراسێ زۆر کاریگەری هەبوو لە گۆڕینی بیر و بۆ چوون و بیرکردناوەکانم ئەو کاتە بەپێی تەمەنەکەەوە بەپێی ئەوەندەی کە ئەو باگراوندەی کە هەم بوو ئەو چەند ساڵە هەستمە کرد پێویستم بە کتێبی ترێ بخوێنمەوە لە هەموو بابەتەکانی تر هەتا لە دین لە مێژوو لە سۆسیۆلۆجیا لە ئەدەبی زیاتر ڕاقیتر خەڵکی شخصیاتی ترم ئەناسی و لە بەغداش زۆر هین هەبوو زۆر کتێبخانە هەبوو وە کتێب زیاتر بەردەست بووە لە سلێمانی ئەمانتوانی بە ئاسانی بیکڕین و ساڵانەش پێشانگای کتێبی نەدۆڵەتی هەبوو لە بەغا ئەوە شتێکی زۆر باش بوو بەڕاستی ئەمە هەمووسە من ساڵانە پارەم کۆ کردەوە هەتاکو و کاتی پێشەنگاکە هات بۆی کە بتوانم زیاترین کتێبی پێ بکڕم ڕاستەکەی من وەکو بە فعلی کە ئێستا ساڵانەی ئەخیر ئەنووسم و بڵاوەکەمەوە 3 ساڵێکە بێنووسم بەڵام
لە سەرەتاوە لە سی ناوەندی بووم سێ دێڕ شێعرم نووسی و ئەو کاتە و محاولەتی نووسینم هەبووە بەردەوامیانی پەخشانمان نووسی شتێکمان نووسی و وتر جۆم پێ نایە و ئەم فەوتان و ینی شتێ مەبەستێک نەبوو کە من بنووسم و بڵاوی بکەمەوە بۆ خۆشی خۆم بوو زیاتر. و دواتر کە گەورەتر بووم و خەڵکم ناسی بەڵام هەر لە سەرەتاوە لە هەشتاکانەوە من بەردەوام متابعی کۆڕ و سیمینارە ئەدەبیەکان و فکریەکانم کردو لە سلێمانی و هەتاکو ئەم دەقەیەش ینی بەردەوام لی دانەبراوم مەگەر لێرە نەبوو بێتمیان هۆکارێک هەبوو بێ نووسینم هەبووە بەڵام جۆم پێ نەیەوە خولیای نووسین نەبووم ئەوەندەی خولیای خوێندنەوە بووم بەڕاستی و ئەگەر لەو تەمەنە شاکە تۆ بنووسی شتێکی ئەو تۆ نییە ڕاستێکەشی کەسێکی وانە بۆ پاڵپشتم بێ کە هانمدا بنووسم و بڵاوی بکەمەوە بۆ مۆزوعی بڵاوکردنەوەم هەر خسبۆ لاوە بەڕاستی دواتریش کە لەگەڵ تەمەنا گەورە بووم وانە زیاتر و زیاتر قاڵ بوومە لە خوێندنەوەیە نووسین بەلامەوە مەبەستێک نەبووە تام ساڵانەی ئەخیری تر پێم خۆش بوو هەندێ محاولات مەکرد ئەم نووسی و دواتر هەندێ برادری ئەدیب و نووسەر ئەوانە پیشانمیان لە دانیشتنی خۆمانە زۆر پێیان باش بوو بەڕاستی زۆر هانیاندام و خزمانی خۆمان هەنێکیان و خوشک و براکانم لەبەرەوە بەردەوام بووم لەسەری دواتر کە بەردەوام بووم و ئیسەش بۆنەی سوۆسیال میدیا و ئەتوانی بە ئاسانی شت بڵاو بکەیتەوە وردە لە فەیسبووکەوەوانە بڵاو کردەوە بەردەوام بوومە تاکویستان. نووسینی شعر شتێک نییە خۆت هەڵی بژێری بڵێ من لەو بوارە ئەنووسم ینی شعرە نووسم بەس بۆ ئەوە مەسەڵەن جاران شاعر هەبووە زیاترینی شاعرەکانی بۆ بابەتی نەتەوایەتی بووە. هەندێک شاعر هەبووە زیاترینی بۆ شعری ڕۆمانسی بووە بەڵام من بەش بە حاڵی خۆم ئەو کاتی کە ئەنووسم خۆم لە چه حاڵەتێکا بم ئەوە ئەنووسم پێشوەخت بیر ناکەمەوە ئەبێت چی بنووسم یا پێویستە وا بێ یا پێویستە وا بێ نەخێر و بیر ناکەمەوە ئەمە لای خوێنەر چۆن ئەکەوێتەوە و بیر ناکەمەوە ئەمە لە چه ئاستێکە سەر بە چه قوتابخانەیەکە هیچ بیر لەو شتانە ناکەمەوە ئەو حاڵەتەی کە خۆمیتیام ئەو کەشەی کەتیایەم چۆنم بۆ هات چیم ویست بنووسم ئەوان نووسم هیچ بیر لە هیچ شتێک ناکەمەوە خەیاڵم لە هیچ شتێکی تر و هیچ کەسێک و هیچ بابەتێکی تر نابێت. کات دیاری ناکرێ بۆ نووسین ئامادەیی خۆت هەڵچوونی خۆت ئامادەیی خۆت جاری وایە بابەتێک فترەیەکە لە مێشکتا بیری لەکەیتەوە زۆر کاریگەری هەبووە لەسرت وەختێک کە زانیت دەسێتە قەڵەم و ئەینووسیت من بەش بە حاڵی خۆم وەکو سروشتی خۆم نەگوەکەوەی پێویستکە یا هەڵبژاردەی خۆم بێ بەیانیان زۆر یعنی زۆر تااقەتێکی باشم هەیە بۆ نووسین زیاترینی نووسینەکانم بەیانیان بۆ بەڕاستی بەڵام هەموو کاتێکی تریش ئەتوانی بنووسیت هەموو کە من جاری وایە مەسەڵەن کاتی نووسنە شتێک لە مێشکمە هەڵەسمەوە ئەینووسم دواترانوم یان زۆر جار من لە کاتی یۆگاکردنە حاڵەتێکمانە پێدرێ شافەسانە پاڵەکەویت و تەواو ئەبێ ڕیلاکس بی لەو کاتەیە فکرم لای شتێکە زۆر بە ئیسراحەت شتێک لەلام دروستە بێ کە ئەوە ببین نووسمەوە هەڵەسمەی نووسم و دواترە چمەوە حاڵەتەکەیە لە هەر کاتێکا بێ ئەتوانی بە ڕۆشنەوە بە پیاسەوە ئەتوانی لە سیارەیە بیسایرە لێ خوڕەیەکێک و لە پاسابی لە هەت شتێکە یعنی کات و شوێنی بۆ نییە بەڵام وەکو کەشێکە خۆم تایە مرتاحم و زیاترینی کات بەیانیان بوو. دوو دیوانە دیوان یەکەمم دیوانی نیشتیمان کۆکراوەی 2 ساڵ لە شارەکانم بوو هەموو بابەتە شارێکی تایە لە ڕۆمانسی و لە عیرفانی و لە فەلسەفی و لە زۆر بابەت لە بابەتی ژن خەمەکانی ژن ئەوانەی زۆر تایە جگەل لەو دیوانەش نووسینی تریشم هەیە هەر لە ماوەی ئەو 2 ساڵە لە 2020 بۆ 22 نووسی من بەڵام ئەوەندەی کە هەڵم بژاردووە 1970 دەقی شعریە لە دیوانی نیشتیمانە چاپم کردووە ساڵی پێشوو و دیوانی دووەمم دیوانی پڕۆشەی پەپولە پەیام چەند ڕۆژێکە دەرچۆ لە چاپخانە هەمووی کورتی لە شعرن زۆر کورتی لە شعرن بە نەفەسی چوارینە بەڵام چوارینە نییە شعری ئازادە بەڵام کورتە و وەکو من ئەیشوبهێنم بەوەی کە سەبەتەیەک میوەت هەبێ میوەی هەر چوار وەرزەکەی تیا بێت
دەستبەری کامیان بخۆیت ئەمە شوکو وایە کە بیکەیتەوە شتێکیان بخوێنیتەوە وایە میوەیەکە هەڵگرت بێت لە سەبەتەیەەکە بەو تامە من وایە بینم من بە حکمی تەمەنم بە حکمی تەجروبەم من ئێستا ئەتوانین بڵێن 56 ساڵم بە حکمی تەمەنم زۆر پێویستم بە پاڵپشتەیەک نییە کە بێت و دەسم بگرێ بۆ چاپکردنی بابەتێک بڕیارەکە بۆ خۆمە گەڕێتەوە بەڕاستی خۆم بڕیارم ماوە کە ڕاستە هاانیان داوام هاوڕێکانم زۆر هاانیان داوام و ماڵی خۆمە زۆر هاانیان داوم کە ئەوە بکەم دیوان چاپ بکەم بەڵام دوجار بڕیاری خۆم بووە و لەسەر ئەرکی خۆم بووە و هەر خۆم بڕیاری ئەو چاپکردنیم داوە و کتێبانەی کە ئەو ببوورە ئەو شعرانەی کە خۆم هەڵم بژاردون و خسومنەتە دووتێ دیوانێکەوە بەنسبەت ئافرەتیشەوە و بەنسبەت پیاویشەوە هەردوو ڕەگەزەکە ینی پێویستە ئەو زەوەیە کە هەیەە بیخەنەگەر بەڕاستی لە هەر بوارێکا بێت چکە غەدر لە خۆتەکەی من بە تەجروبەی خۆ ماڵە ماوڕەکان پیانەوتم غەدرەکەی کە تۆ نەدنووسیوە تا ئێستا هەوڵت نایەوە بنووسیت و بڵاو بکەیتەوە یعنی زۆر زۆر ڕازگۆ بوون لەو قسەیانە ڕاستەکەی ژن بیا پیاوبی ئەبێ بزانی تۆ وزەت هەیە لە چ بوارێکە یان توانات هەیە لە چ بوارێکە هەمومان توانامان هەیە بەڕاستی کەس نییە بێتوانابێ بەڵام خۆت بدۆزیتەوە لە چ بوارێکا تۆ توانی ئەم توانای و بخەیتە گەڕ لە پێناوی خۆشی خۆت و خۆشی غێری خۆتە شتێکی واجب نییە نیسە من ئەگەر شعر بنووسمیانە نووسم ئەرکێک نییە کەسێک فەرزی ناکات بەسەرما ئەتوانم نەنووسم ئەتوان بنووسم بڵاو نەکەم و ئەمانە ئەگەڕێتەوە بە قەناعەتی خۆ بەڵام باشترین شت ئەوەی کە هەموو کەسێ ئەوە بکە و بە تایبەتی ژن و بە تایبەتی ئافرەت لەبەرەوەی ئافرەت کەڵەکەبووی ساڵانێکی زۆری هەیە مێژوویەکی هەیە لەوەی کە ئەو توانەی کە هەی بۆ هەڵی گرتو و کپی کردوونەتەوە بەکاری نەهێناون ئەتوانن ئەوە بکەن و ئەگەر بیکەن گۆڕانکاری زۆر باش بەسەر ژیانیانایە لەبەرەوەی بۆ خۆی گەشە ئەکا لە ناخەوە بۆ خۆی گۆڕانکاری بەسەرایە تۆ شتێک لە ئاوێ لە شوێنێک کادانێ و ئەوە ماوەیەکی زۆر دواتر بۆ خواردنەوە ناشێ بۆ بەکارهێنان ناشێ یعنی هیچ قیمەتێکی نامێنێ هەموو شتێکی تریش ئەو توانایی لە تۆشە هەیە گەر بەکاری نهێنی دواتر هیچ ینی لاوانێ بە زەرەر بشکێتەوە هیچ سیودێکی لێ نەبینی زۆر بە پلان ئیش ناکەم من بە سروشتی خۆم ویستم چی بکەم ئەواکەم حەزم کرد چی بکەم ئەواکەم چیم بە باشزانی بنووس ینی چیم نووسی چیم بە باشزانی بڵاوکەمەوە بڵاوکەمەوە بەڵامەکو واقع حاڵ من لە 2020ەوە ئەوەی کە نووسیمە و کە هەنێکم بڵاو کردوێتەوە نووسینی ترم زۆرن کۆمەڵێ دەقی شعریم هەیە لەسەر دەق یعنی بەو مانایی کە ڕۆمانێکم خوێنێتەوە دەقێکی شعریم لەسەر نووسیوە تەنانەت چیرۆکێکم خوێنێتەوە دەقێکی شعریم لەسەر نووسیوە چون بۆ پێشانگایەک دەقێکی شعریم لەسەر نووسیوە کۆمەڵێکم لەمانە هەن بەنیازم لە داهاتوە بیان خەمە دوتۆی دیوانێکەوە کە ئەو دیوانە تایبەت بێ بەوەی کە شعرم لەسەر چی نووسیوە لەسەر چێ نووسیوە بۆ شۆڕشی ژینات سێ شارم بڵاو کردەوە لە کاونتەکەی خۆم و شارێکی تریشن چوار دەقم هەیە بۆ شۆڕشی ژینا کە ئەمە مناسبە یعنی بابەتە شتێکە هەروە لە خۆڕایی نییە یعنی هەر بۆ خۆشی خۆت نییە هەڵبەتە شۆڕشێک هەبوو جا تۆ ئەمەد لەسەر نووسیوە و هەندێ دەقم هەیە لەسەر شخصیات نووسیمە ئەمانە هەمووی خەمە دوتۆی دیوانێکەوە بەنیازم بەڵام لە داهاتووە کورتی لە شعری ترم زۆر هەن ئەوانە بەردەوامە بێ ئومێ دەکەم بتوانم کە لە داهاتووە بیناوبین دیوانێکم هەبێ بۆ کورتی لە شعر و کۆمەڵە شاری عیرفانیم هەیە ئەو شاری عیرفانیانەش هەر لەوانەیە وا پێویستکە بیان خەمە دیتۆی کتێبێکەوە کۆمەڵە شاری عەرەبیشم هەیە ئەوانەیە شەدام ناوەن ئەبێ دارنەشتێکی عەرەبی بێ چاپی کەم لەوێ بەڵام هێشتا بڕێرم لەسەر نەیە ئەم دەقە شەرێن بە ناوی تۆراوە لە دیوانی نیشتیمانە بڵاو کراوەتەوە ساڵی 2022 ڕاستەکەی بۆ کەسێکم نووسیوە تووشی نەخۆشی شێرپەنجە بوو کچێکە و ئەو کچە لە ماڵەوە زۆر لەژێر فشاری ماڵەوەیە بوو کە نەیتوانیوە ئازاد بێ و کە نەیتوانیوە و خۆی چۆنێوە ئاو بژی تۆراوە لە پای چی سوپاسگوزاری سەردەمی پیاو سالاریتان بێت ئەو کە نەیتوانی لێتان یاخی بێت ئیتر دڵی تۆرە ئێوە بە ئەو چی گەرپەرۆژ بن بۆ حاڵی ئێستایی کاتێ کە نە ئێوە لێگەڕان بۆ خۆی وەک خۆی بژی نە ئەویشتوانی وەک خێڵزادێک ڕەش بچێتەوە و جێل لە ئەشکەوتا
چاوەڕێی هەڵاتنی خۆری خۆشبەختی بێت. لە پای چی دەست بە ژیانەوە بگرێت، بە کام دیواری حەقدا پەردەی کچێنی و تاپۆی کچبوونی هەڵواسێت، لە کام دەواازەوە ئاڵای ئیستیقلال داکوتێت، بە کام درەخت سێوی بەرۆکە شەکەتەکەی ببەخشێت، چاوەڕێی کام ئادەم بێت تامی چەشتنی مەعریفەی لەگەڵ بەش بکات، ئەلفوبەی بەهەشتی خەونەکانی تاوتوێ بکات. لەو ڕۆژەوەی شکاوە دڵی ئەو هیچ قودرەتێک، هیچ دەستێکی میهرەبان ئەو شکستەی ساڕێژ نەکرد، مەرهەمی بۆ پەیدا نەکرد. ئەو مبتەلایە بە جەهلی دەر و دیوان، درزێکی شەقار شەقارە، نە لە چاوی مانگەوە دیارە، نە لە دڵی هەسارەکان. ژانی ئەو ژانی مەوروسی پێش 1400 ساڵە، ئەو بەرکەوتەیەکی زیندە بەچاڵە، هەناسەیەکی خنکاوی ژێر ڕەشماڵە، لە پێش چاوی نێردا لە حەق و لە بەها بەتاڵە. ئەو کچێکە لە مێژە حاشای لە کچبوونی خۆی کردووە، دەستی لە نەزەر بۆ جوانیەکانی زیندەگی شتووە، ئێستا لەبەر قاپی قەدەر وەستاوە. بێباکە گەر بڵێن ئەو مردووە یا هێشتا لە ژیاندا ماوە، ئەو دڵی شکاوە، ئەو لە مێژە لە ئێوە تۆراوە.